پێشمەرگەیش قارەمانمان تقریبان 3 شەو پێش ئێستا لە گوندی سیساوا لەلایەن هێزەکانی دژەی تیرۆری پارتی ئاسایشی سۆران و شەقڵاوی پارتی ساعت 11:30 شەو لە ماڵ هێناویانەتە دەر پاشەوەی کە 2 شەو لە زیندانەکانی ئەوان بۆ لای ئەوان بووە. ئەمڕۆ هەواڵێکی ناخۆشیان پێڕاگەاندین کە گوایە کاک مەجید کە ڕئیس عەرەفا بوو لە لیواتێکەلەکەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. پاش هاتنمان بۆ توبلعەدلی وەرگرتنی سەرەداوی ئیشەکان بەپێی ئەو تەقریرەی کە تەشیع کراوە گوایە خۆی خنکاندووە. بەڵام لێرە پرسیارێک دێتە ئاراوە، من لە دەستگاکانی ئاسایش ئەپرسم کە کاتی کەسێک زیندانی ئەکرێ لە ڕووی هەموو قانونێکەوە ناکرێتن هیچ وەسیلەیەکی ئەو تۆی بەدەستەوە بیتن کە بتوانێت خۆی تەحەدای جانی خۆی بکاتن. بۆیە ئێستا خزم و کەسەکانی و هەموو لایەکمان کەوتونێتە گومانەوە کە ئێمە ئەو تەقریرە تەشیعی کە لەوە توبلعەدلی سلێمان هەولێر کراوە پێی رازینین، بۆیە بەتەماین داوای قانونی تۆمار بکەین لای حاکم کە جسمانەکەی تەرمەکەی بگوازینەوە بۆ توبلعەدلی سلێمانی لەوێەوە لێکۆڵینەوەی لەگەر بکرێتن بۆی ئێمە بگەینە نەتیجەی نهایی. چونکە ناکری خەڵک لەسەر هەر ئەگەر خیانەتی عوزماشی کردی دەرحەق بنەتەوە نیشتیمانەکەی بەو شێوەیە وەڵام بۆ کەسکاری بنێتەوە بڵێن وای بەسەراتوە چونکە هەموو شتێک هەموو مخالفێکی قانونی هەموو جینایەک هەموو جونحەیەک ئەبێ ڕێگای قانونی خۆی بگرێتە بەر، ئەبێ لە ڕێگای قانونەوە تحقیقێکی کاملی لەگەرا بکرێتن. ئینجا بگرن نەتیجایی دەیان خەڵک خیانەتی عوزمای کردووە، خەڵکی بە ئەنقەز کوشتووە، حکمی ئەعدامیش بۆ دەرچووە، ئەو ئەعدامەکانیش جێبەجێ نەکراون، بەڵام وا بە خورت و خۆڕایی بێن پێمان بڵێن خۆی خنکاندووە لای ئێمە جێی گومانە و سوپاس. 11:30 شەوێ ئەمن لە پەنجەرەکەم کەت بۆ لای ئاقاری، ئەمن لە پەنجەرەکەی هاستە سیارە کاتە بن پەنجەرەی ئەمیش پەنجەرەم کردەوە 2 کەسان گوتە من دەنجێنەکەی کەوایان گۆم پەنجەرەم پێوەدا هاتمە هۆلی مەجد لە هۆلی بگوتم مەجد هەستە دەورەی مارەنجیرایە هەتا ئەمن سوڕامەوە دوان خۆ بە ژۆرێ دادا وەلا ئەوان هاتنە ژۆرێ مەجدیان کرد. مەجد وەلا خۆی دەست نەدان مەجد خۆی دەست نەنان بە چارەیان گربووە ئەو زەپیان ڕانەوەستا یەکە ئەوەی دەبانجە هیناسە سەرێ مەجدی ئەمیش خۆ دابەرە گوتی لاکۆ تو چیوی ئەمیش گۆم خێزانەویمە گوتم لێن گۆ بە تو دوو تیژی دێنە سەرمارێ چی کردێ بڕک بە هێورەی و مندار پسان مندارەکان هەموو پسان